بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، زۆرن ئەو کەسانەی کە لە ژیانیاندا بە دوای خۆشبەختی و بەختەوەریدا دەگەڕێن، بەڵام کەمن ئەوانەی کە دەیدۆزنەوە. ئەگەر خوازیاری بەختەوەری خۆشبەختیت، وەرە با بە دوو وشەی کورت پێت بڵێم کە خۆشبەختی و بەختەوەری لە چیدایە و لە چیدا دەست دەکەوێت. پێت وایە کە بەختەوەری و خۆشبەختی لە ماڵ و سەروەت و سامانی زۆردایە، یاخود لە کار و پیشە و منسەبدایە، یاخود لە هەر شتێکی دنیاییدایە. خۆ بێگومان کەسانێک هەن لە هیچ شتێکی دنیایان کەم نییە، بەڵام تەماشای ژیانیان دەکەی خۆشبەخت و ئاسوودە نین. کەواتە خۆشبەختی و ئاسوودەیی و بەختەوەری ئینسان شتێکە لە ناخ و دڵ و دەرونی ئینساندایە و لە ناخی ئینساندا شێدراوەتەوە. ئەویش بێگومان لە دوو شەدا دەست دەکەوێت، لە قەناعات و لە ڕازیبوون. قەناعاتت بەوە هەبێ کە خوای پەروەردگار پێی داویت بەختەوەر و ئاسوودە دەبی لە ژیانتدا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: وارض بما قسم الله لك تكن من أغنى الناس. ڕازی بە بەو بەشەی کە خوای پەروەردگار پێی داویت دەبیتە دەوڵەمەندترین کەس. ئینجا ڕازی بە لە ژیان، ڕازی بە لە خوای پەروەردگار، ڕازی بە لەو بەشەی کە خوای پەروەردگار پێی داویت، دڵنیا بە دڵت ئاسوودە دەبێت و ئینسانێکی خۆشبەخت و ئاسوودە و کامەران دەبێت. کەواتە ئاسوودەیی و خۆشبەختی لە ڕازیبوون و لە قەناعەتدایە. خوای پەروەردگار بەمان گێڕی لەو کەسانە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.